ئێرە ڕواندایە ئەو وڵاتەی ناوەڕاستی ئەفریقایە کە بەریتانیا لە مانگی نیسانی ئەمساڵ ڕێکەوتنی لەگەڵ کرد بۆ ئەوەی تەواوی ئەو پەنابەرانە بنێرێ بووی کە دوای کانونی دووەمی ئەمساڵ بەنایاسایی چوونەتە بەریتانیا. ئەمەش دیمەنی هۆتێلەکە لە کیگالی پایتەختی ڕواندا کە لە ساڵی 2014دا بۆ ئەو کەسانە دروست کراوە کە دایک و باوکیان لە جینۆسایدی ساڵی 1994دا کوژراون بۆ پەنابەرەکانی بەریتانی ڕازێنراوەتەوە. حکوومەتی لەندەن سەروی 150 ملیۆن دۆلار دەداتە ڕواندا تاوەکو پێشوازی لەو پەنابەرانە بکە کە بەریتانیا بەنایاسایی و نەخوازرا و ناویان دەبا لە خاکەکەی دووریان دەخاتەوە. خەرجی مانەوە و خواردنی یەک پەنابەر لە 24 کاتژمێردا نزیکەی 7 دۆلارە. پەنابەر مافی خوێندنیشی لە وڵاتە هەیە. لەم پرۆگرامی بنکۆڵدا ئەمەوێ و ڕاستیان بۆ ڕوون بێتەوە کە ئایا هیچ جۆرە ڕێکەوتنێک هەیە بۆەوەی پەنابەرانی کورد لە وڵاتی چووک و بەریتانیا با زۆرم لێ ڕەوانەی عێراق و هەرێمی کوردستان بکرێنەوە بە تایبەتی لە ماوەی ڕابردوو دەنگۆی زۆر لەو بارەیەوە بڵاوەکرانەوە. هەندێکیش لە پەنابەران یان ڕێکخراوەکان و تەنانەت پارێزەرەکانیش دەڵێن ئەوانەی کە ڕەوانە ئاکرێنەوە سێ جۆرن. هەیە خۆویستانە دەیەوێ بگەڕێتەوە، هەیە دوای 20 ساڵیش لە داواکردنی مافی پەنابەرەتی پێی نادرێ و هیچی وایەکی نەماوە، هەیە بەهۆی تاوانێکەوە لە وڵاتەکە دەرەکرێ بە تایبەتی تاوانە قورسەکان کە حکومەتی وڵاتە ئەگەر ڕێگەزنامەشی هەبێت لێی دەسەنێتەوە. ئەسەرم بابەتە بن کۆڵکاریی وردەنجا بدەین. ژمارەی ئەو پەنابەرانەی کە لە سەرەتاوە بڕیار بوو ڕەوانەی ڕواندا بکرێن 130 کەس بوون، بەڵام لە کۆتاییدا تەنیا 7 کەس مانەوە. لە دواساتەکاندا بەهۆی گوشاری دادگای مافی مرۆڤی ئەوروپاوە بڕیاری ناردنی ئەوانیش هەڵپەسێررا. باشێک لە میدیای جیهان هەڵوەشانەوەی گەشتی فڕۆکەی پەنابەران بۆ ڕواندا بە ئابڕوو چوون بۆ حکوومەتەکەی بۆریس جۆنسن ناو دەبن، چونکە زۆربەی ئەندامانی حکوومەتەکە دووپاتیان کردبووە کە بڕیارەکە جێبەجێ دەکرێت. بریتانیا سوورە لەسەر ناردنی پەنابەران بۆ ڕواندا و یەکەم گەشتی پەنابەران بەڕۆ ڕواندا دەفرێت. لە 130 پەنابەر و ژمارەیان بۆتە 7 پەنابەر و دوانیان کوردن و خەڵکی سلێمانی. لە پێشتریش حکوومەتی بەریتانیا بڕیاری دابوو ژمارەیەک کۆچبەری کورد لە ڕۆژی 5 2022دا دیپۆرتی کوردستان بکاتەوە، بەڵام دواتر ئەو بڕیارە کاری پێ نەکرا. لە ڕۆژی دووشەممەی 6 2022دا خۆپیشاندانی ڕێکخرا و چالاکانی بواری مافەکانی مرۆڤ لە لەندەن بەڕێوە چوو بە یەک دەنگ دژی بڕیارەکەی حکوومەتی وڵاتە دەوەستنەوە. یەکێک لەو کەسانە دەشتی جەمال سەرۆکی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق و هەرێمی کوردستانە. وا دیارە ئێستا دەرفەتێکی دیکە هەیە بۆ چاوپێخشانەوە بەو بڕیاری دادگای شاهانە کە لە هەفتەی ڕابردوودا بۆ ڕەوانەکردنی پەنابەراندا بووی. لە ڕووی یاساییشەوە لە ڕێگەی پارێزەری ئەو کەسانێکی ئێستا لە گرتوخانەکانی بەریتانیا دەست بەسەرن جارێکی دیکە کەیسەکانیان بە جیاجیا دەبنەوە دادگا. چەند ڕۆژبەر لە ئێستا بەڵگەیەکی ڕاستە و خۆی تۆم پێرسگلۆف کە وەزیری دادوی و کاروباری کۆچ و پەنابەری نایاساییە دەقی نامەیەکیمان ئاشکرا کرد لە ڕێگەی ناوەندی هەڵگری فدراسیۆنەوە کە 6 نیسان ساڵی 2022 داوێتی پێی وە لەو نامەیە بۆ دکتۆر نزار خەیڕوڵڵا جێگیری وەزیری دەرەوەی عێراق نووسیوەتی ئەڵێ زۆر سپاسگوزارم لە گەیشتنمان بە ڕێکەوتن سەبارەت بە ناردنەوەی پەنابەران. ئەڵێ ناردنەوەی پەنابەران بە گەشتی ئاسمانی ڕاستەوخۆ بۆ هەرێمی کوردستان ئەمەش دەتوانێت ناردنەوەی کوردە عێراقیەکان بە سادە و ئاسان کە پێک دێ لە ژمارێکی بەرچاو لە پەنابەرانی کورد لە بەریتانیا. هەر لە نامەکەیان سوپاسی پێدانی دۆکیمەنت و بەڵگەنامەکە کە یارمەتی حکوومەتی بەریتانیا ئەیە بۆ ئەوەی کە زاڵ بن بەسەر هەر کۆسپێک لە کاتی پەڕینەوەی پەنابەرانە واتە بە معنای ترانزیت. ئەمە دەقی ئەو بەڵگەیەیە کە ئێمە هێناومانەتە دەرەوە لەوەش زیاتر. حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان لێرە ڕێکەوتنی نییە، حکوومەتی عێراق وەکو دەوڵەت ڕێکەوتنی. ئاماژە بکەم حکوومەتی عێراقی وەزارەتی دەرەوە وەزارەتی خارجی
بەبێ ڕەزامەندی حکومەتی هەرێم و بەبێ هەموو وەزیرانە و هەموو کەس و کارمەندانی کە لە نێو وەزارەتەکەیوان کە کوردیشی تایە بەبێ موافقەتی حکومەتی هەرێمی کوردستان ناتوانرێت تیکت بکڕێ و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێروەری بگرێتەوە واتە بەو معنایی سیادەی ئاسمانی کاک دەشتی سیادەی ئاسمانی لای عێراقا حکومەتی هەرێمی کوردستان حەقی هەیە لەو ئەگەر ڕازی نەبێ بەو گەشتە 6,000 کەس لە ئۆفیسی نووسینگەی سلەیمانی لەقی کوردستانی فدراسیۆنە تۆمارمانەیە کەمانەتی کۆرکرانەوە هەمووی لە ڕێگەی ئەکس لە 170 لە رێ فڕۆکەخانەی نێودەوڵەتی و لێر و سلێمانیەوە بووە لە 130 لە ڕێگای فڕۆکەخانی بەغدا بووە. هەر لە کاتی گفتوگۆکانمان لەسەر هێڵی تەلەفۆن و لە زیندانەوە دوو پەنابەری کورد کە یەکێکیان 21 ساڵە لە بەریتانیایە لەگەڵ کەسێکی دیکە کەوا کەمتر لە مانگێکە بەڕێگەی چوب گەشتۆتە بەریتانیا دەدوێنم. یەکێکیان وا بڕیار بوو لە سیوەکی 5 ساڵ ڕەوانەی عێراق و هەرێمی کوردستان بکرێ ئەوەی دیکەیان ئامادەکرا بوو ڕەوانە بکرێ بۆ ڕواندا گوێ لە چیرۆکەکانیان دەگرم. ئالبەتە بەسپاسەوە هەر لە ڕێی جەنابتەوە کاک دەشتی ئێستا کەسێک لەسەر هێڵە لەگەڵمان کاک نەژاد خاوەنی 4 منداڵە بڕیار بوو سیوەکی مانگی 5 ڕەوانە بکرێتەوە لە بەریتانیا دەربکرێت 21 ساڵە لە وڵاتەیە لە زیندانی هارت مۆنسفۆرس لێەوە ئێستا لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە بێ کاک نەژاد سڵاوت لێ بێ پێم بڵێ هۆکاری دەستگیرکردنی جەنابەت و دواتر پاڵپێوەنانت بۆ دەروی بەریتانیا چییە بەڕاستی بە ڕوون و ئاشکرا پێم بڵێ. هەرچی ئەپلیکیشنێ هەرچی فۆرمێکم کە تەقدیم کردووە لەسەر مناڵەکانم لەسەر کەیس دەکەم لەسەر 4 مناڵ نەخۆشییان هەمووی بەبێ لێکدانەوەی بارودۆخی ژیانی مناڵەکانم داوخانەیان باری تەندروستیان شێزارم بە هەموو جۆرەك ڕەفزکراوە بەداخەوە. یعنی تۆ لە 2001ەوە کاک نەژاد لە 2001 تۆ داوای مافی پەنابەری و مافیمانەوەی خۆتەکەیت و ڕەتەکرێتەوە پێت ناڵێن بۆچی هۆکارێکی دیاریکراوت نایەنێ؟ پرسیارەکە ئەوەیە کە هەموو کەس یعنی بەتایبەتی ئەم کەیسەی من کاک دەشتی زۆر کەس ئاگادارە ئەو شارش کە تیاژی بسیار لە 5,000 کوردی تیا هەمووی ئاگاداری مەبڵێ کە زۆر نیگەرانن ئەوانەی کە سەریان لەم قەزیە من زۆر سوڕما یعنی من تاوانێکم نییە یعنی کێشەیەکم نییە کە ئەوە گەشتێت ئەو ڕادەیە یعنی دەگەڕ ڕێز بفرمەتم ئەوەی تیاژیرە مەترسیدارە کەسێک کە دەرمان فرۆشێ بیکڕێ بیفرۆشێ تعدا لە ژنم ناڵکە 10 کە لە ڕێکداش دیارێ مەسەلەن یعنی ناوی زڕابێ من پێم وتون مەلەفی پۆلیسم ئەوتەتومە ئەوە تا لەماوەی ئەم من تاوانێکم ئەنجام نەداوە کە قابلی ئەو بێت و ئاوام دێتی دڵخێنی ئەم زیندانە عەزیەتم بەی دوو لە ماڵم ناڵگوێت لە نامی دکتۆرەکان نەگری جۆ لە نامەی ماوەستاکانی سێ مەکتەبی جیاواز بووی تاوانەکار ئەوەیە ئەڵێ ئێمە بەداخەوە ئەمێتی بۆردەکەتمان دەکرۆ ناتوانین کام بگەنەوە یعنی بە هیچ زۆرێ لە ڕەفزەکانە هیچ خاڵێکیان نییە نقطەیەکی بەرزیان نیە لەسەر من کە بڵێ لەبەر ئەم تاوانە تۆ تاوانێکت هیچ کۆمەکێکە لەسەر هیچ تاوانێک کە ئەنجام نەداوە بەردەوامیش هەموو هەفتەیەک بە دوو قەت قیتار شارەکەی خۆمە چوون بۆ بێرمیگام بۆ ئیمزا یەک ئیمزام نەفەوتانوە سەرچی قانون یعنی بێیاساییم نەکردووە والله کاکە یعنی ئەوەی کە جیراوە بەعزیش تایە ڕەنگە کلایمێکی بێت تاوانێکی بێ بەس من کێشەکەی منەوەی کە هەموو خەڵکم ناتێ تاوانم یعنی تاوانێکم لێ لەسەر بێجوابی جیراوە. باشە کاک نەژادەوم پێ بڵێ ئێستا مناڵەکانیش هەر ئەوە وەڵامیان وەرنەگرتووە ئەوانیش خاوەنی ڕەگەزنامەی وڵاتەنینە هەر خۆتی یەکێ لە پرسیارەتە سوڕێنەکانی خەڵک هەرچی قەومەکە لە دەستی سوڕاوە ئەڵێ کەزانەکەم کوردە پاسپۆرتی بریتانیە هەر چوار مناڵەکەم پاسپۆرتی بریتانی و بریتیشن بامێ یعنی مەحموونێتە چوار مناڵە لەم وڵاتە هەبێ هەر چواریان بریتیش بن بە ناوی خۆمەوە بن دەرسەتیفیکێتیان هەبێ بە قانونی ئەم وڵاتە بە یاسای ئەم وڵاتە لە کانتۆ ڕێجیستریشنەوە بیت بن کێزانم مارەکردە بە قانون یعنی هیچ هیچیان نییە کە ڕاستی کەیسەکەم بکەنەوەوان یا ڕاستی ئەو بکەن کە من لەگەڵیان نەژیم هەوان بەڵێ مافی زمانەوانەیە پەنابریتیشن لەم وڵاتە بەڵام ئەڵێ ئەتوانێت بە ئەم ژن و مناڵە ئەتوانێت مناڵەکان بەبێ باوەک بژین هەتا لە ئەم فۆرمەی کە سیمان ڕۆژێک پێش ناردنەوە لەسەر مناڵەکان چەند نامەی جوانی دکتۆرم بردووە هی پەرلەمانتاری شارەکەی خۆم بردووە هی مەکتەبەکانم بردووە لە حاڵێکە هەڵمەبی دەڵێ بەڕاستی زوڵمێکی گەورەیە باوکە لە مناڵانە جیاکەیتەوە بەتایبەتیش لە نامەکانە کە ئەڵێن باوکی زۆر باشە بەڵام بەداخەوە من ناتوانین پێشتەکەی بوەستێت تەنیا جوابەکەیان ئەوە تۆ ئەتوانیت لەگەڵ مناڵەکان قسەتان کردووە ڕاوێژێک گفتوگویە کراوە لە ناو ماڵی خۆتان کەوە
تۆ ئەکرێت بە جیان بێڵی تۆ ئەوان لێوێ بژیت و تۆ بێتەوە بۆ عێراق بژیت ینی شتێکی وا گونجێ بۆیەوە من مناڵەکانم زۆر قوتە ناتوانم من کچە گەورەکەم ماریا تقریبا لە 4 متەوەستەیە کوردی باشە بەس نازانم بخوێنێتەوە بنووسێت من 4 منداڵ ناتوانم بێنەوە لە مەکتەبێکی پرایڤێت دانم یعنی پارەیان بڵم کوڕەکەم بەداخەوە یعنی 3 ساڵە ئەم ساڵ تەمەنی تازە بوو بە 9 ساڵ 3 ساڵەش تووشی شەکرە بووە داوا دەرمانێکە بۆی بکەم بەلانی کەم هەمووان لە 4 وەرەقەی ئەوێ بێزگە لە مەکتەبەک من ناتوانم لێ هیچ خاوەنی هیچ دەرنی دژانی کە دروستکەم و مناڵەکان ئەوانی دڵخۆش نین بەگەڕانە ئەوان لێرە دایک لێرە بە وڵاتی خۆیان نەزانن لەبەرەوە زۆر زەحمەتە من ناتوانین بەبێک بژین یعنی ئەگەر من بشم لێرنەوە هەر محاولەیەکم بێمەوە بەڵێ کاکاروان ئەمە ژمارەی زۆر لە پەنابەران ئێستا لە سەرخەتن ئەوانەی کە تیکتی ڕۆندایان وەرگرت و کەسێکیش کە تیکتەکەی هەڵۆشاوەتەوە خۆشبەختانە هیوادارم ئەوانی تریش تیکتەکانیان بە زووی هەڵوەشێتەوە و هەوڵەکانی بەیانیمان بێ ئاکام نەبێت زەکەم جۆم لە چیرۆکی یەک دوورە و بەڕێزانە بێت کە بەڕاستی چیان پێوتون و ئەیانەوێت بە زۆر ڕەوانەتان بکەن بۆم باسکەن فەرموو السلام علیکم باشم سلام سوپاس بۆ بەشداریت قوربان وەڵایی سێماڵ هاتینە ئێرە لە چ ڕێگەیەکەوە چوون هەر لە ڕێگەی قاچاقەوە لە ڕێگەی کەناڵەکانەوە لە چوو بۆ ڕۆژتین ئەم چووکەکە هاتین 53 نەفەر بووین تەنها 12 نەفەرمانیان هێنا بوویدا ئەوی تریان ئێستا هەمووی لە وتێدا هۆکار چی ئێوەیان جیا کردەوە بۆچی ئەوانتر لە هۆتێل لە زیندانن ئێمەش نازان ئێمە هەمان پرسیارمان کرد لە ئەمەی هۆمۆسیسکەیان بۆ لامان ئەوانیشی جوابیان نەداینەوە هیچ وەڵامێکتان دەست نەکەوتووە هیچ وەڵامێکمان دەست نەکەوتووە ئێوە ڕازین هەر جەماعەتێکی تریشکەیان ئەڵێن ئێمە شەر 6 نەفەر 10 نەفەریان لێ هێناینەوە تری هەموویان بردیانە بۆ وتێن زۆر باشە ڕازین بەوەی ڕەوانەی وڵاتی ڕوانداتان بکەن یان بۆ وڵاتی خۆتان نەگەڕێنەوە پیان نەوتین بۆ وڵاتی خۆمانەگەڕێنەوە یان نە هەروتیانە ئەمە تکتەکەتانە بۆ ڕواندا یەکسەر تکت بۆ ڕواندا ئێوە ڕازین ئێوە ڕازین کە بتان نێرن بۆ ڕواندا نەوەڵا ڕازینی چونکە وەرەقە شاتاینەتی ئینسامان نەکردو چیرۆکی ئەو دوو کەسە نیشانەی ئەوەیە کە ئەوانە لە چ دۆخەکان ئێستا لە کاتێکە ڕێگەی تر هەبوو بۆ ئەمانە و لە کاتێکەوە ئیمکانێتی ئێستا دەوڵەتی بەریتانیا خستۆتە اختیاری وڵاتی ڕەوەنداوە کە زیاد لە 120 میلیۆن پاوەنە ئەکرا بۆ خۆشگوزەرانی ئەم کەسانە بۆ دامەزرانی ژیانیان لەم کۆمەڵگایانە بگیرایەتە بەرنەکەوەی کە مامەڵەی بازرگانی بە ژیان و چارەنووسی ئەم کەسانەوە لە کاتێکە پەنابەری و داواکاری بە پەنابەری شەرمافە بەڵام بەداخەوە کە ئەمە خەریکە بە پێشاوی ڕێی گشتی گیانەوە ئەم سیاسەتە خێزەوە ناچێتە پێشەوە. تا ئەو ساتەی ئەم گفتوگویەمان تێدا ڕێخستووە نزیکەی 50 بۆ 60 پەنابەری کورد لە گرتوخانەکانی بەریتانیا ڕایگیرا بوون. ئەمانەش دوو بەشن بەشێکیانەوانن کە لە کاتی واژۆی مانگانەی پۆلیسدا دەست بەسەر کراون دوای زیاتر لە 20 ساڵمانەوە لە بەریتانیا ژیانیان دامەزراندووە. زیاتر لە 36 پەنابەری دیکەی کوردیش کە تازە گەیشت بوونە وڵاتەکە مەترسی ناردنیان بۆ ڕواندا لەسەر بوو. آخر ئەپدەیتی مەسەلەی دیپۆرتێک سەرۆکی لیژنەی هاوڕێتی پەرلەمانی عێراق و بەریتانیا کە هاوکات ئەندامی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی عێراقا ماسیەوە دەکاکەوە کەسانێک هەن بە هیچ جۆرێک ناتوانرێ ڕێگریان لێ بکرێ بۆ دیپۆرتکردەوەیان بەهۆی تاوانی جۆرا و جۆر کە لەسەریان هەیە. ڕێکەوتنامەیەکی عێراقی هەیە لەگەڵ یەکێتی ئەوروپا کە لە ساڵی 2013 ئەم ڕێکەوتنامەیە مۆر کراوە لە نێوان هەردوو دەوڵەت و لە پەرلەمان پەسەند کراوە لە مادەی 105 ئەم ڕێکەوتنامەی کە بە ناوی ڕێکەوتنامەی شەراکە و تەعاون مۆر کراوە لە نێوان یەکێتی ئەوروپا و لەلایەن عێراق لە مادەی 105 باسیەوەکە کە عێراق بێ هاوکار بێ بۆ وەرگرتنەوەی ئەو پەنابەرانی کە دیپۆرتەکرێن دوای ئەوەی کە ڕێکاری یاسایی خۆیانەگرنەبەر و داخوازی پەنابەریان ڕەتەکرێتەوە عێراق دەبێ هاوکار بێ لە وەرگرتنەوەی ئەو پەنابەرانە بۆیە بنەمایەکی یاسایی لە عێراق هەیە بۆ ئەم بابەتە و ڕغبەت و حەز و ئیرادەیەکیش لە بەریتانیاوە و
هەیە بۆ ئەم بابەتە ڕەنگە لە هەر کاتێکە ئەگەری سەردانەوەی ئەم بابەتە هیچ دوور نییە. بابەتێک هەیە شایانی لەسەر وەستانە ئەوش ئەوەیە ناکرێت تەواوی ئەو دیپۆرتکردنەوانەی کە ئەو دەوڵەتانە ئەیکەن و بە تایبەتی بەریتانیا هەمووی ڕەت بکرێتەوە. بە تایبەتیش ئەگەر کەیسەکە پەیوەندی بە تیرۆر، بە لاقەکردن و اغتیساب، دەرمان فرۆشی و تلیاک و مخدرات و ئەم جۆرە تاوانانەی تاوانی کوشتن و تاوانی بەشداریکردن لە بازرگانی بە مرۆڤ و کۆمەڵێک لەم جۆرە تاوانانە کاتێککە محکەمەی ئەو وڵاتە بڕیارەدا یاخود دەسڵاتدارانی ئەو وڵاتەش بڕیارەدەن، ئاسان نییە عێراق بڵێ من هیچ جۆرێک لەم جۆرە کەیسانە وەرناگرمەوە. بەڵام ئەوەی ئێمە لی ئەترسین لە ڕاستیە ئەم جۆرە کەیسانە نییە. ئەوەی ئێمە لی ئەترسین تێکەڵکردنی خەڵکی ترە کە کەیسەکانیان هیچ پەیوەندێکی بەم بابەتانەوە نییە و هاوڵاتی بەڕێز و محتەرەمن و سلماندویانە لە بەریتانیاش لە فترەی مانەوەیان کە خەڵکێکی بەڕێز و بەسوودن بۆ کۆمەلگای بەریتانیش و مناڵ و ژیان و خێزان و کار و کاسبیان دروست کردووە. ئێمە ترسی ئەومانەی ئەو جۆرە کەسانە بەر ئەم ڕەش بگیرە بکەون. مابەستمە وەڵامی فەرمیە و دەنگۆیانم دەست بکەوێت کە گوایە حکوومەتی هەرێمی کوردستان و بەریتانیا ڕێکەوتنی دووقۆڵیان هەبێ بۆ ڕەوانەکردنەوەی پەنابەران. ڕاوێژکاریی فەرمانکەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاروباری دیبلۆماسی و سیاسی دەدوێنم کە وەڵامەکانی لایە. ئەو خۆشی هەڵگری ڕەگەزنامەی وڵاتی ئەڵمانیایە. لە وەزارەتی ناوخۆی ئەو وڵاتە کاری کردووە و بە وردی ئاگاداری دیپۆرتکردنەوەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک هیچ ڕێکەوتنامەیەکی واژۆ نەکردووە لەگەڵ وڵاتی بەریتانیا بۆ گەڕانەوەی زۆرەملەی ئەو کەسانەی کە لەوێن بۆ هەرێمی کوردستان. ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوەیان نین کە خەڵکانێک بە زۆرەملێ بگەڕێنرێنەوە هەرێمی کوردستان و ئەو کەسانێک کە لەوێش بە هەڵپەسێردراوی کارەکانیان ماوەتەوە. بۆ نمونە خەڵکانێک هەن ماوەیەکی زۆرە لە وڵاتانی بریتانیا یاخود وڵاتانی تری ئەوروپا بوونیان هەیە بەڵام تا ئێستا مافی پەنابەرێتیان پێنەدراوە. ڕۆژی 26/5/2022 حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەنراوێکی سەبارەت بە ناردنەوەی زۆرەملەی کۆچبەرانی کورد لە بەریتانیاوە بڵاو کردەوە و ڕایگەیاند. بە پێویستی دەزانین ڕای بگەێنین کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جۆرە ڕێکەوتنێکی لەگەڵ بەریتانیا نییە بۆ ناردنەوەی زۆرەملێ. هاوکات بەڕوونی دەیڵێن لە سەردانی فەرمی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیران و وەزیری ناوخۆی بەریتانیا بە هیچ شێوەیەک پرسی ناردنەوەی زۆرەملێ باز نەکراوە. هیچ ڕێکەوتنێکیش لەو بارەیەوە نەکراوە. هەرێمی کوردستان و شانشینی یەکگرتووی بەریتانیا لەسەر ئاستی نهێشتنی تاوانی ڕێکخرا و بە دۆداچوونی تاوانباران و بازرگانانی مرۆڤ هەماهەنگن و هاوکاری یەکدی دەکەن. بەرپرسی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردی لە پەرلەمانی کوردستان نایشارێتەوە. ئێستا بەریتانیا لە ڕێگەی کۆنسولخانەکەیەوە لە هەولێر ئاگداری هەموو بارودۆخەکان و راپۆرتیش دەنێرنەوە بۆ لەندەن. بەداخەوە ئەو زانیاریان کە دراوە لەسەر ئەو کێسە زانیاری زۆر هەڵن و بۆ مەرامی سیاسی دراوە و هەندێک پەرلەمانتار و تەنان هەندێک هێزولانی سیاسی وەکووا بڵێ هەڵبژاردن دەستی پێکرد و تای هەڵبژاردن گرتوونی لە ئێستاوە چۆنەتە بەهەنگەشەی هەڵبژاردنەوە وەکو کەرەستەیەک بەکاریان هێنەوە کە لە بنچینەدا ئەسڵ ئەساسی بۆ نێو بیانیان کرد. باشە کە گوایە قسەکان وا بوو کە گوایە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەریتانیا ڕێکەوتنی کردو بۆ ناردنەوەی یان دەرکردنی هەندێک کەس. ئەمە بنەمای نییە؟ نەخێر هیچ بنەمایەکی نییە. بەڵگە چیە بۆ قسەکانتان؟ بەڵگە بۆ قسەکانیمەوەی جارێ بە هەموو دەسەڵاتەکان کە دراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتی نییە لەگەڵ حکوومەتی بەریتانیا ئیمزا بکە یا لێک تێگەیشتنێکی هەبێ بۆ دیپۆرتکردنەوەی پەنابەرانی کورد بۆ هەرێمی کوردستان، پەنابەرانی کوردستان لە هەرێمی کوردستان بۆ کوردستان. ئەوە دەسەڵاتی حەسی حکوومەتی فدرالیش کە بابەتی اقتصادیە وەچێتە چوارچەوەی قانونی دەولی یاسای نێودەوڵەتی. ئەوە یەک. دوو، ئەو پەنابەرانەی کە لە بریتانیا دەستە سەرکەون بڕیارە دیپۆرت بکرێنەوە تەنها کوردی تێدا نیە. یا یەکێک لە زانیاریە هەڵەکانەوە بوو کە گوایە تەنها کوردەکانی باشووری کوردستانیان هەرێمی کوردستانە، پەنابەری شمالی ئەفریقاش تێدا، تونسی تێدایە، مەغربی تایە. سێ، هۆکاری دیپۆرتکردنەوە یا دەست بەسەرداگرنەکەی هۆکاری کەسی قانونی ئەو بابەتانە بۆ بە جۆرێک هۆکاری سیاسی لە پشتەوە لەبەر ئەوەی کە قونسڵخانەی بریتانیا لێرێ و ماگانە یان بە شێوەیەکی وەرزی راپۆرتەکانی پانێرن بۆ حکوومەتەکە. ئەمان مطلعن لەسەر هەموو وردەکاری
هەرێمی کوردستان و عێراق بۆیە ئەوان کاتێک کە پەنابەرێک لە هەرێمی کوردستانە چێ زێتر لە کوردەکە ئاگان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئەوەی کە بڕیارەکانی حکوومەت پەیوەست بە هاوڵاتیان لە ڕووی خزمەت گوزاری لە هەرێمی کوردستانە چی ئاگوزارێ بەرمەبنای ئەوە ئەمان تەقیمی یان بڵێن دادگاکە ئەبەنە ڕێوە لەسەر ئەسان نەک لەسەر ئەساسی ئەوەی کە ئەو کەسە کەیسێکی پێشکەش کردووە. بە پێی ئامارێکی کۆمەڵەی پەنابەرانی کورد بەریتانیا لە ساڵی 2021دا پارێزگاری لە شێوەی پەنابەری پاراستنی مرۆیی شێوازی جێگرەوە لە مۆڵەت و نیشتەجێکردنەوە پێشکەش بە 147,034 کەس کرد لەو ژمارەیە لە 1970 دوای داواکاری پەنابەری پۆستی پەنابەریان پێدرا لە 6 پاراستنی مرۆییان پێدرا لە 2 فۆرمی جێگرەوەی مۆڵەتیان پێدرا لە 11 لە ڕێگەی پلانەکانی نیشتەجێکردنەوە پێگەی پەنابەریان پێدرا سەرڕایەوەش 6,134 هاوبەش و منداڵی ئەو پەنابەرانی کە لە بەریتانیا دەژین لە ڕێگەی ڤیزەی کۆبوونەوەی خێزانەکانەوە ڕێگەیان پێدراوە بچنەوە بەریتانیا. ئەو نێ بەدۆداچوونتان کردووە ئەو گروپانەی کە ئەنێرێنەوە ئەو خەڵکانەی کە ئەیانەوێت بیان خەنە دەرەوەی بەریتانیا کێن بە چ هۆکارێک؟ ئەم گروپان لە سێ گروپێک هاتوون کەسانە گروپی یەکەمیان ئەوانن کە تاوانبار وەکە کرامیان کردووە لە بەریتانیا هەر کەسێک لە بەریتانیا کرامی کردبێ حکومەتی بەریتانیا بە مافی خۆی ئێزانێ بە هەمانگی لەگەڵ وەزارەتی ناوخۆی بەریتانیا و ئۆفیس ڕەوانەی دژی سەرکەرەکان ئەکرێ و ئەگیرێ و دوای ماوەی یاسایی زیندانی خۆی بەریتانیا تەواوەکەن ئەنێرێنەوە بۆ وڵاتی خۆیان. گروپی دووەم ئەوانن کە لە بەریتانیا واتە هیچ مافێکی مانەوەی پەنابەریان لە بەریتانیا پێنەدراوە ئەمە حکومەتی بەریتانیا بە مافی خۆی ئێزانی بۆ بەنامەی فەرمی پێش ئەوەی کە بخێنێ ناو سەرناوەندەکانی ناتنەوە کە پێوتێتی تەشت سەرتەر بەنامە ئاگادار ئەکرێنەوە کە ئەوان لەم وڵاتە ڕاستیان دەرەگە ڕێکخراوە مرۆیەکانە ئەوتوان خۆیان ئامادەکەن وەکو ڕێکخراوی IOM بە فەرمی بە بەڕەبارێکیش بیان ئەدەن بیان هێنن بۆ وڵاتی خۆیان بەڵام ئەمان هەر ناشنەوە وەی لە کۆتاییە حکومەتی بەریتانیا بە مافی خۆی ئێزانی بیان خەن ناو تەشت سەرتەرەکانەوە بیانێنەوە. گروپی سێمانەیە کە ئەوانە کە خۆیان داوایان کردووە بە ڤۆڵنتەری واتە بە هەڵبژاردەی خۆیان خۆویستیە کە بیانێنەوە کەس ناچاری نەکردوون نەخێ ئەم گروپە بەڕاستی ئەوانە کە کەسانێک لێرە بێزار بوون یا کەسانێک لێرە تەرکۆسیانیان لە خاڵی دڵما باسمان کرد خۆیان بە اختیاری خۆیان داوای گەڕانەوەیان کرد بۆ وڵاتی دایکی خۆیان. ئەم بابەتە بەڕاستی دژایەتێکی زۆر ئەکرێت لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوانەی کە پارێزگاری لە مافی پەنابەریەکەن بە تایبەتی ئەو ڕێکخراوانتر کە گروپێکی لە بریتانیا پیاوترێک گروپی LGBT ئەوانەی کە ئاوەدەسپاس ئەو گروپانە ئەڵێن بە قوتەی خۆیان ئەڵێن ئەگەر بێت و ئێمە برێنین بۆ ڕوەندا لە وڵاتی ڕوەندا هیچ مافێکی ئێمە نەپارێزراوە. بە گوێرەی ئامارێکی وەزارەتی ناوخۆی بەریتانیا زۆرینەی پەنابەران لە فەڕەنسا و لە ڕێگەی نۆکەندی ئینگلیزەوە بە چوپ و بەلەمی بچووکەوە چوونەتە بەریتانیا. ساڵی 2022 تا ئەم ساتە زیاتر لە 10,000 کۆچبەر چوونەتە بەریتانیا. ساڵی 2021 زیاتر لە 28,000 کۆچبەر و پەنابەر لە وڵاتانی دیکەی ئەوروپاوە گەشتونەتە بەریتانیا. ساڵی 2020 کەواتەیدا کۆرۆنا هەموو کایەکانی ژیانی پەک خستە بوو بەڵام زیاتر لە 8,466 کۆچبەر لە ڕێگەی نۆکەندی ئینگلیزەوە بە چوپ و بەلەمی بچووکەوە چوونەتە بەریتانیا. ئەبێ 5 ساڵ بە یاسایی لە وڵاتەیە بیت و مافیمانەوەی دایمیت هەبێ لەو 5 ساڵەیە 450 ڕۆژ غایب نەبووبی کە ئەکاتە 90 ڕۆژێک هەر لە ساڵێکە و ئەبێت تۆ هەنێ تاقیکردنەوەی زمانەوانی هەیە کە پەیوەستن بە داواکردنی جنسیەی بەریتانیەوە بێ لەوانەیە دەرچووبی لە هەمووی گرنگتر تۆ ئەبێ کەسێکی پاکبی بە فلتەری تاوانە تێپەڕی کە هیچ تاوانێکە نەکرد بێ کە ئەو تاوانە ببێتە هۆی ئەوەی کە جنسیە و نێنێ و یاخود جنسیەکە و بۆ ڕەفشکەن یا دوای خن کە ئەمانش کۆمەڵێک تاوانن. نەتەوە یەکگرتوەکان ڕەخنەی توندیان گرتووە لەوەی کە ڕواندا لە ماوەکانی ڕابردوو ناوەندێک بووە بۆ زینۆساید و جێگەیەکە کە مافی مرۆڤ تێیدا پێشێل دەکرێت جێگەیەکە کەوا تاوەکو ئێستا لەسەر ئازادیەکان خەڵکی ئەشکەنجە دەدرێ دەکوژێن و بازرگانی بە مرۆڤەوە تێیدا دەکرێت کە بە هیچ جۆرێک ئامادەیەکی تێدا نییە تاوەکو خەڵکی بۆ بنێرێ باڵکو بگرە ئەگەر دەرگای کۆمەلگەی ڕواندا بکەیتەوە خودی خەڵکەکەی خۆی تێیدا نامێنێتەوە. ئەوانی کە ئەنێرێن بۆ ڕواندا بەشێکن لەوەی کە لە دوای ئەم بڕیارەوە داخلی بەریتانیا بوون. ئەم بڕیارە پێما بێت لە سەرەتای ئەم ساڵا درا پەرلەمانی بەریتانیا دەنگی لەسەردا ڕابڵی ڕازی بوو لەسەری ئەوانی لە دوای ئەم بڕیارەوە هاتوون شملیانەکات بە تایبەتی ئەوانی کە بە چوب هاتوون
بە تایبەتتر ئەوانشی کە ئێستا بێنەگەر لە ئاوی فەڕەنساوە بێن داخلی بەریتانیا بن هەمان بڕیار شمولیانەکە بەڵێ هەمان بڕیار شمولیانەکە بەڵام بڕیارەکە تۆزێ چۆنەڵێ با بڵین تەناقوزیشی تایە کە ئەڵێ بە تایبەت شملی گەنجەکە یعنی ئەو شێکێکە لە ڕخنەیە زۆر لەو بڕیارەی لاڵێمە کەوابێ هاندەرێکە بۆ عیلەکان ئەوانی کە بە عیلەن بەچوب بێن ئەمە خەتەرێکی زیاتر کردووە بۆیە لێرە کۆمەڵە ڕێکخراوی زۆر یعنی دژی ئەو بڕیارە چی لە کوردەکان چی لە بەریتانیا هەموو ئەو هەوڵانە لە کاتێکدایەکەوە هەر لە ڕێگەی چوون بۆ ئەوروپا و بە تایبەت بە ئامانجی گەیشتن بە بەریتانیا ڕۆژی سێشەممە 14 حوزەیرانی 2022 دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران لە وڵاتی یۆناان ناسنامەیەوە سێ کۆچبەرە کوردەی بەڵاو کردوتەوە کە قوربانی نێو ئەو بەلەمەن کە لە 21 دوانزەی 2021دا لە سنوورراویەکانی یۆناان ژێر ئاوکەوت کە بریتین لە ئەمیرە عوسمان خدر لەدایک بووی 1 ساڵی 1970 هەناسە هەژار محەممەد لەدایک بووی 25/5/2007 ڕێژوار ڕێبوار عەبدوڵڵە لەدایک بووی 10/8/2014 لە دوای ڕووداوەکەی 21/12/2021ەوە تەرمی 6 هاوڵاتی دۆزرانەوە دواتر ڕەوانەی هەرێمی کوردستان کرانەوە تا ئەم ساتە نۆ تەرمی ڕووداوەکە دۆزراونەتەوە لە هەمان ڕووداویشدا 7 هاوڵاتی ڕزگاریان بوو.